چارەی خەمی من مەینیە مەیخانە بڵێکی چارەی خەمی من مەینیە مەیخانە بڵێکی بەو دادەوە مەی نامگیرێ پەیمانە بڵێکی بەو دادەوە مەی نامگیرێ پەیمانە بڵێکی هرکس به شرابی غمی جانم عاشق سوچی شینوه دای خناستو هر عاشق سوچی شینوه دای خناستو شم آگری کن دو دو پروان بلیچی شم آگری کن دو دو پروان دەستان خۆش بێ بگرم بۆ دەردی خۆم تاڵی ژیان لە تاری شەو چۆن ون بکەم کە خۆم لە خۆمدا خۆم دەخۆم
ئەم شەو چۆن خەو لە نێو چاومدا میوان کەم کە شورایەک خەمی گەورە بە بەندێتی لە نێو دڵمدا جێی هەشتوم ئەم شەو پەنا بۆ کێ ببەم بۆ ناڵەی خۆم ڕوو لە کێنێم کەمێک فرمێسکم بداتێ بۆ دەردی خۆم تاڵی ژیان دەریایەکە و لە دڵی مندا خنکاوە هەژارە و خەم بارانێکە و لە ڕۆحمدا پەڵەی داوە ئەوەی کە عومەر بەڕاستی ئێمە بە تایبەتی تیپە ملیەکان منیش یەکێکم لەو تیپانەی کە لە سلێمانیە تیپەکەمان داخست یعنی ئەمە بووە بە هەموو شتێ بۆمان ئێستا کە ئێمەینە ئێرە خۆبەخشانە و لەمە دوا خۆبەخشانش بەڕاستی چونکە تیپی مۆسیقای فۆلکلۆری کوردیش وەکو تیپەکانی کە زیاد لە تیپە شانۆیەکان نزیکی 10 تیپ داخراوە تیپە مۆسیقیەکان نزیکی 4 داخراوە تا ئێستا کاک تیپەکەی کاک جەزا تیپە هونەری ملیەکان لەگەڵ تیپی مۆسیقای فۆلکلۆراوی کە دیارە و دیارین ئێمەش لەبەرەوەی کە بودجەی ساڵانە نەدرا بە تیپەکان ئێمە تیپەکەشمان داخست بەڵام ئاوا بەردەوامی لەم کارە هونەریانە هەتا توانامان بێ و دەستمان یش بکات ئێمە هیوادارین بتوانین دڵی ئێوە خۆشکەین و گوێ ئێوە ئاشناکەین و مۆسیقا و گۆرانیە کوردیانی کە هەمانە سپاسی کاک جەزاکەم کە ئەم شوێنەشی بۆ ئێمە ئەوە کردووە زۆر سپاس سەباح دەنگ مەخەمە پاڵ دەنگی کاک سەباح و ئەو برادەرە خۆشەویستانە سەرەتا بە خێراتنتانەکەم دوجار بە ناوی کۆمەڵی هونەرە جوانەکانەوە بە ئێوەی تالاسیما ئەڵێم بە کۆمەڵەکەتان ئەڵێم هەچی شتێک پێویست بوو لە ئێمەوە کۆمەڵی هونەرە جوانەکان لە خسمەت داناین بە سێ بەشەوە بەشی شانۆ بەشی شێوەکار بەشی موسیق دووبارە دەستخۆشی لە زەردەشتەکەم لە قاوەخانەی زەردەشت هیوادارم بەردەوام بن و ئەم چوارشەمانە منەمە چەند جارێکی دێم بۆ یەکەم جار بۆ عەزف دێم بە چەند جارێک بۆ گوێکردن هاتووم دەستان خۆش بێ و بەردەوام بن بەڕێزا منیش بە خێراتنتانەکەم هیوادارم دوانی و ڕۆکی خۆشمان بەسەر بردوێ مۆسیقاکانتان بەدڵ بوو بێ کۆمەڵی وەژی جوان لە کوڕەکەی سەباحەوە ماشەڵڵا تا کاگە هەمووان هەموو هیوادارم فۆتۆکان و ڤیدۆکان بێ یادگارێکی خۆش و سپاسی برادەرە مۆسیقەکانەکە من تەلەفۆنێکیان بۆ کردم دوێنێ پێرەیە کاک لوقمان ئەتر نازانم وتم کاک جەزا هەچیشی پێڵێن چەند ساڵە من کاک جەزا ناسەمە چش پێڵێن ئەڵێ بەسەر چاو وتم بۆ کوێ وتی بۆ ئێرە وتی بۆ کاکە جەزا ئەوانەت ماڵتان ئاوا بێ و خوا 100 ماڵی ئاوای لێ بکەوێتەوە و مادام ئێرە کۆمەڵێک ئاوا تقریبا 50 کەسێکنا لێرە کۆ کردوێتەوە ئێوە ڕۆژانەیە چوارشەمانە هەچ کاتێکە کاک جەزاجان ئێمە لە خزمەتتانین دەستخۆشکەری لە تۆ و کاک بەرزانەکەین کە ئەم ماڵە بچکۆ لە خنجیلانێتان کردوێتەوە دڵی خەڵک خۆشەکەن لێرە زۆر سپاس منیش بە ناوی خۆم و برا مۆسیقەکانمەوە سپاسی کاک جەزاکەین و سپاسی خۆشەویستی و گەورەی ئەو بەڕێزاناکەین کە ئەمڕۆ حزوریان هەبوو لێرە سپاس بۆ برا مۆسیقەکانم کە ئەمڕۆ هیلاکم کردن و هیوادارم ئەو چەند گۆرانی و ئیشانی سلێمانی کە ئەمڕۆ لە حزوری ئێوە یاوتمانجی بەیاخی ئێوە بوو بێ دیارە من ئەمڕۆ گۆرانی خۆم بەڕاستی ئامادە نەکرد لەبەرەوەی ئیشەکە تۆزە سەریع بوو حەزمان کرد گوێی ئێوە بۆ گۆرانیانە پاراوە بینەوە جارێکی تر و سپاس و خۆشەویستین بۆ هەمووتان و سپاس بۆ هونەرمەند کاڵی خۆشەویست و بۆ کاک یونس و بۆ کاک بەرزان و بۆ شاعیری خۆشەویستمان کاک محەممەد کاکە عومەر کەسان و جارێککە سپاس بۆ کاک جەزا بۆ هەموو لایەکتان زۆر سپاس من هیچم نییە تەنها سوپاسی ئێوەکەم بۆ جۆگرتنتان سوپاسیان برادرانەشەکەین کاوە کۆبووینەوە هیوادارین چەند چوارشەمەی کە لە خزمەتانە بین زۆر سپاس بەخێر بن منیش وەکو پێشی نامتوانە بە برادرانیش وەڵا ببورن پێشەوەی کە بۆ ئەم برادرانی کۆمەڵی تالاسیمە کاک عومەر بڕیاریاوە شعرێکی زۆر جوان بۆ ئەمان ئامادە بکات جا نەزانمەوە سپاسی هەموو لایەکەکەم سپاسی کاک لوقمان بۆ دەنگە خۆشەی بەڕاستی زۆر هین بووین گوێمان لەو سۆزە خۆشەی کرد لە کاک زانا لە کاک یوسف لە کاک سەباح لە هەموو برادران وە لە بەڕێستان بە تایبەتی کە خاوەنی ئەم خانوە جوانن و یەک بەیەکی ئەو بەڕێزانە کە ئەرچیان کێشا و زەحمەتیان کێشاوە جەماعەتی تالاسیمە و ئینشەڵا من بەڵێنەکەی خۆمێن مەدێ وەک چۆن پێشی ناوتیانە قەدری زێر ڕێی زەڕەنگەرە من زەڕەنگەرش نیم شاگردی زەڕەنگەرم دەست و یەک بەیەکتان ماچەکەم هی عازفەکان هی مۆسیقەکان چاوتان ماچەکەم بە قوربانی ئەو دەرینەوەی دەنگی کاکە